دنیا یاسایەکی سەیری هەیە. لە نێو 7 ملیار مرۆڤە تەنیا لەگەڵ یەکێک لەواندا هەست بە تەنیایی ناکەی. خوا نەکاو کەسە جێت بهێڵێ، ئەو کاتە ئیدی لەگەڵ خۆش ئەبیتە غەریبە. کە دەوڵەمەند بی بەفرە بێتە بیانوویەک بۆ کڕینی جلی تازە و ڕۆشتن بۆ یاری خلیسکێنەی سەر بەفر و چێشوەرگرتن لە ژیان. بەڵام خوا و ڕۆژە نەهێنێ کە هەژار بیت و بەفر ببارێ. لە بێکاربوونی باوکە کرێکارەکەت بگرە تاکون تێبوونی پێڵاوەکانت و دڵۆپەکردنی سەقفی خانۆکەت و بۆ چیە بێ پارە دیاری بکە کە بەفر نیعمەتەیە عەزاب. بینیوتە کاتێک بادەمێکی تاڵە خۆی خێرا بە دوایدا چەند بادەمێکی شیرینە خۆی تا تاڵەکە لە ناو ببا. خۆی دی تۆ چێژ لەو بادەمە شیرینانە وەرناگری، بەڵکو تەنها ئەتەوێ تاڵەکە لە دەم تا لابە. هەر ئەوەندەی تاڵاوەکە لە زار تا ڕۆی ئیدیە ترسی بادەمی تر بخۆی نەکا دیسان تاڵ بێ. ئەڤینی شۆک و ئەو بادەمە تاڵەوە هایە دوای خۆی بە خەڵکی زۆری ئەناسێنێ. بەڵام تەنها بۆ لە بیرکردنی ئەوە مرۆڤەکان یەکجار بەڕاستیەکەونە ئەڤینەوە، لە دوای ئەو جارە یا بۆ فەرامۆشکردنی ئەڤینی یەکەمە یا لە ترسی تەنهاییە.